دەسەڵات هەندێک جار وا لە خەڵکەکە خۆی لێ بێ بەخوا بێتە فیرعون و مڵک و سەروەت و سامان و هێز وای لێیەکە کە بزانێ ئەو کارانەی هی خوای پەروەردگارە ویش دەتوانێت بیکە وەوا خەیاڵ بکان نەمرێ وەکو نەمڕوود و دەسەڵات وا لە ئینسانی کافر و مشریکەکە کە ئینسانی موحید خواویست بەکەم بزانێ بە خراپ بزانێ بە خەتەری بزانێ بۆ سەر کۆمەڵگا و میلەت و دەسەڵات واکە پارە و سەروەت و سامان و دەسەڵات ئینسانی ئەحمەق و نەفام و نەزان و دنیاویست خاوەن دەسەڵاتەکە بپەرستێ درۆکانیشی بەڕاست بزانێ ڕاستی دوژمنەکانی بە درۆ بزانێ کام ڕۆمانە هەموویە بینیم بە چاوەکانی خۆمان لەناو کۆمەڵگاکانمانە هەرە وەڵا خەڵکی پارەدار و دەسەڵاتدار درۆش بکە بەڕاستی ئەزانن بەڵام ئەوەی کە دژی ئەوە و ئەوێ حەق سەرخاو ڕاستی بۆ خەڵک ڕوونکاتەوە ڕاستیش بکە خەڵک بە درۆزنی ئەزانن هەزار بوختانی بۆکەن بەس ناوێرن بوختانی بۆی تر بکەن و ئەمە پێمانەڵێ کە کافر و مشریک و ملهوڕەکان هەرچەنە هەوڵ بدەن خۆیان دەرباسکەن لە بەڵگەکانی تەوحید و ڕاست و دروستی دینی ئیسلام ناتوانن بەڵکو هەردەم کوتەکرێن و زەری لەکرێن